سەر لە بەیانی نۆی جۆزەردان هاوڵاتیەکی کورد بە ناوی پەیمان پور حەیدەری کوڕی وەهاب تەمەن 33 ساڵە بەهۆی تەقینەوەیەک گیانی لەدەستدا. ئەو هاوڵاتیە کووردە خەڵکی گوندی دەڵەمەرزی سەربەشاری سەوڵاوە بووە کە سەر لە ئێوارەی ڕۆژی ڕابردوو هاوڕێ لەگەڵ 5 کەس لە هاوڕێکانی خۆی لە شاری پاوە کە بۆ سەیران و شاخەوانی ڕۆیان لە بەرزایەکانی شاوە کردبوو لە کاتی شەودا تووشی ئەو ڕووداوە بووە. سەر لە بەیانی ڕۆژی ڕابردوو هێزە چەکدارەکانی سوپای پاسداران لە شاری پاوە مانۆڕێکیان لە داوێنەکانی شاهۆ بەڕێوە برد. دەگوترێت ئەو چەند هاوڵاتیە کووردە کاتژمێر 7 ئێوارە لە کاتێکدا بە مەبەستی چای لێنان سەرقاڵی ئاگرکردنەوە بوون تەقینەوەکە لە ناو کوچکە ئاورەکەدا ڕووی داوە. هەروەها باس لەوە دەکرێت شوێنی ئەو تەقینەوەیە کە مەرگی ئەو هاوڵاتیەی لێکەوتووەتەوە لە شوێنی مانۆڕی هێزە چەکدارەکان زۆر نزیک بووە و دەنگۆی ئەوە هەیە ئەو مادە تەقەمەنیە لەلایەن چەکدارانی سوپای پاسدارانەوە لە بن کوچکە ئاورەکەدا دانرابێت. تەوفیق یوسفی تەمەن 35 ساڵ و خەڵکی ناوچەی سەلماس کە لە سنووری نێوان تورکیا و شاری ورمێ سەرقاڵی کۆڵبەری بوو بە تەقەی هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی ئێران گیانی لێ ئێستێنرا. تەوفیق یوسفی خەڵکی گوندی دێلەزی سەر بە ناوچەی شەپێران لە شاری سەلماس بووە کە ڕۆژی هەینی ڕێکەوتی نۆی جۆزەردان لە ناوچەی تەرگەوەری ورمێ بەدەستی هێزە چەکدارەکانی حکوومەتی ئیسلامی ئێران کوژرا. سەرچاوەیەک لە ناوچەی سەلماس ڕایگەیاند تەرمی ئەو کۆڵبەرە کوژراوە ڕۆژی شەممە ڕێکەوتی دەی جۆزەردان ڕادستی بنەماڵەکەی کراوەتەوە و لە گوندی دێلزی سەر بە ناوچەی شەپێران بە خاک سپێردراوە. پێشتر محەممەد ساڵح نیگبەخ لە لێدوانێکدا ڕایگەیاند بوو هێزە نظامی و ئینتزامیەکان بە هێنانەوەی پاسایی وەکو گوێنەدانی کۆڵبەران بە ئاگادارکردنەوەی مەعمورانی نظامی و تەقەکردن لە کۆڵبەران لە ترسی گیانی خۆمان و نەناسینیان بەهۆی مەودای دوور تەقەیان لە کۆڵبەران کردووە بۆیە تێکڕای حاڵەتی کوشتنی کۆڵبەران و کاسبکاران بە شێوەی ئەنقەست و نائەنقەست لە قەڵەم دراون و ڕەوتی پەروەندەی کوژرانی کۆڵبەران لە دادگاکاندا بێ ئەنجام دەمێنێتەوە بکوژەکە لە سزا بێبەری دەبێت. لە ماوەی ساڵی 1392 هەتاویدا 89 کۆڵبەر و هاوڵاتی مەدەنی کورد بە تەقەی هێزە ئینزامیەکانی حکوومەتی ئیسلامی ئێران کوژران و 109 کۆڵبەر و هاوڵاتی دیکەش بە تەقەی ئەو هێزانە بریندار کراون کە نەتەنیا بکوژی هیچ کام لەو کەسانە ڕادستی دەستگای قەزایی نەکراوە بەڵکو لە زۆربەی حاڵەتەکانیشدا بنەماڵەی کوژراوەکە بەرە ڕووی هەڕەشەی ناوەندە نظامیەکانی حکوومەتی ئیسلامی ئێران دەبنەوە کە بە دوادواچوون بۆ دۆسیی کوژرانی ڕۆڵەکەیان نەکەن. لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی بێ ئاگادارکردنەوەی پێشووتر هێرش دەکەنە سەر گوندی پرد ئاوێی سەر بە شاری شنۆ و لەوێش هەڵدەکوتنە سەر ماڵی ڕەشید تایری کوڕی ئیبراهیم و پاش پشکنینی کەلوپەلە شەخصیەکانی دەست بەسەری دەکەن. ئەم هێزانە هاوکار لەگەڵ دەست بەسەرکردنی ناوبراودا کەیسی کامپیوترە شەخصیەکەیشی لەگەڵ خۆیان دەبن و دەست بەسەر هەندێک کەلوپەلی دیگەی ڕەشید تایریدا دادەگرن. وەک شایەت حاڵان باسی دەکەن ئەم بەندکراوە لەم ماوەدا دادگایی دەکرێت و حکمی 1 ساڵ زیندانی بەسەردا دەسەپێنن. شایانی باسە هۆکاری گرتنی ناوبراو تا بڵاوبوونەوەی ئەم هەواڵە ڕوون نییە. بەپێی راپۆرتی کەمپینی نێونەتەوەی مافی مرۆڤ لە ئێران ڕۆژی چوارشەممە هەفتەی گوڵان 3 کۆڵبەری دیکەی کورد لە 2 ڕووداوی جیاوازدا لەلایەن هێزە ئینتزامیەکانی کۆماری ئیسلامیەوە کوژران. لە ڕووداوێکدا هێزە ئینتزامیەکانی کۆماری ئیسلامی لە ڕێگەی دێهلۆران ئەندیمشک تەقەیان لە کاسبکارێکی کورد کردووە بەهۆی وەرگەڕانی ماشینەکەی 2 کەس لەو کاسبکارانە بە ناوەکانی ئارەژ عابیدینفەر و ئەردەشیر سادقی گیانیان لەدەستداوە. ئەم 2 کۆڵبەرە کە خەڵکی شاری کامێران بوون بەهۆی هەژاریەوە ناچار بەکاری کۆڵبەری بوون. کوشتنی ئەم 2 کاسبکارە کووردە هاوکات بووە لەگەڵ ئەوەی هێزە ئینتزامیەکانی پازگەی ناوچەی میراوە لە دەوروبەری شاری تازاوە ماشینی کاسبکارێکی دیکەی کورد بە ناوی سەلاح وەیسی دانیشتووی شاری جوانڕۆیان داوەتە بەرتەقە و لە ئاکامدا ناوبراو گیانی لەدەستداوە. پاش بڵاوبوونەوەی ڕاگەیەنەکەی ئەنستیتۆی کورماند لە زانستگای ورمێ سەبارەت بەوە ڕێخستنی کۆبوونەوەیەک هێزە ئینتزامیەکان لە شاری ورمێ کەشێکی سەربازی و ئەمنیەیان بەسەر ئەو شارەدا سەپاند و هاوکات باس لە دەست بەسەرکردنی 3 کەس لەو شارە دەکرێت.
وەک هەواڵەکان باسی دەکەن ڕۆژی پێنجشەممە هەشتی جۆزەردان و پاش ئاگاداربوونی هێزە ئەمنیەکانی شاری ورمێ لە ئەگەری کۆبوونەوەیەک بۆ ڕزگارکردنی زەریاچەی ورمێ دەستبەجێ حاڵەتی ئامادەباشیان بەخۆوە گرت و هێزێکی زۆریان لە شوێنە سەرەکیەکانی شاری ورمێ بڵاو کردەوە. تۆندکردنەوەی کەشی ئەمنیەتی شاری ورمێ ڕێگر بوو لە بەڕێوەچۆنی کۆبوونەوەکە و هاوکات لەگەڵ ئەوەش 3 کەس لەو شارە دەستگیر کراون و ناوی یەکێک لەو گیراوانەی بە ناوی محەممەد خالد میلان بڵاو کردوێتەوە. تا ئێستاکەش هیچ زانیاریەک لە چارەنووسی ئەو 3 گیراوەی دیکە لە بەردەستدا نییە. شایانی باسە ئەنستیتۆی کورمانج لە زانکۆکانی ورمێ لە ڕاگەیەنراوێکدا پاش ئەوەی کە شاری ورمەیان بە سیمبولی ئاشتی و پێکەوە ژیانی ئاشتیانەی ئازەری کورد و ئەرمەنیەکان پێناسە کردبوو داوایان لە پێکاتە جیاوازەکانی ئەو شارە کردبوو کە لە پێناو ڕزگارکردنی زەریاچەی ورمێدا یەکگرتوانە خۆپیشاندان بکەن. لەسەر هەوارگە و لە وەرگەی هەڕەگاڵ لە نێوان دوو گوندی باینگان و بێوەن شەڕ هاتۆتە ئاراوە و لە ئەنجامی ئەم شەڕە 1 کەس کوژراوە و نزیکەی 25 کەسیش بریندار بوون. شایانی باسە پێشتر بۆ چارەسەری ئەم گرفتە چەندین کەس لەم دوو گوندە سەردانی دام و دەستگا پەیوەندیدارەکانیان کردووە، بەڵام هیچ هەوڵێک لەلایەن دام و دەستگا پەیوەندیدارەکان بۆ چارەسەری ناکۆکی نێوان ئەم دوو گوندە لەسەر لە وەرگە و هەوارگەی هەڕەگاڵ نەهاتووەتە ئاراوە. سەرچاوەیەکی ئاگادار کە نەیویست ناوی ئاشکرابێت لەم بارەیەوە وتی ئەم ناکۆکیە نزیکەی چەند ساڵە کە لە نێوان ئەم دوو گوندە لەسەر ئەم هەوارگە و لە وەرگەیە بەردەوامە و پێشووتری چەند شەڕ و پێکدادان هاتوۆتە ئاراوە کە بە هۆی نەبوونی هیچ ڕێگە چارەیەکی گونجاو و پێویست ئەم شەڕە و ناکۆکیە درێژەی کێشا و تاکو ئەم کارەساتەی لێ کەوتۆتەوە. هەروەها لە درێژەدا وتی ئەمە لە حاڵێکدا بووە کە هێزە ئەمنیەتی و نظامیەکانی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتاوە دەیانتوانیت بەدەست تێوەردان و نێوبژیوانی پێش بەم کارەساتە بگرن، بەڵام هیچ هەڵسو و کەوتێکیان لە ئاست ئەم گرفتە نەگرتە بەر و تەنانەت پاش ئەوەی چوونە نێو شەڕ و هەڕاکەوە لە دوورەوە بینەری شەڕ و پێکدادانی نێوان هەردوو لابوون و تا ئەم کارەساتەی لێکەوتەوە. ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان ڕۆژی شەممە 10 جۆزەردان بە دەرکردنی ڕاگەیاندنێک ئاشکرای کردووە ژمارەیەک نامە و سکاڵایان بەدەست گەیشتووە کە بەو پێیە کۆمەڵێک کەس و گروپی پەیوەندیدار بۆ حکوومەتی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بەردەوام لە ناوچەکانی کوردستان خەریکی بە تاڵانبردنی ئاساوارە مێژوویەکانی کوردستانن و هەندێک تەپۆڵکە و شوێنی مێژوویان بە مەبەستی گەڕان و بە تاڵانبردنی ئاساوارە مێژوویەکانیان هەڵکەندووە. بەپێی ئەم هەواڵە ئەو گروپانە بە کەڵگوەرگرتن لە کەرەسە و ئامێری تایبەت لە شوێنەکانی دەرەوەی شارەکان لە ماوەی 3 دەیەی ڕابردوودا بەردەوام خەریکی هەڵکەندن و بە دواداگەڕانی ئاستاوارە مێژوویەکانی ناوچەکانی کوردستانن و گواستنەوەیان بۆ شارەکانی دیکەی ئێران لەوانە تارانن. هەر لەم ماوەدا کۆمەڵێک ئاسەواری مێژووی تایبەت بە قەڵای زێویەی لە ناوچەی سەقز گوازرایەوە بۆ شاری تاران و ئێستاش بۆ کاتێکی دیاریکراو گەڕێنراوەتەوە بۆ کوردستان بۆ ئەوەی خەڵک بیبینن و دواتر بەرەو تاران بەڕێی بکەنەوە. ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان لە کۆتایی ڕاگەیاندنەکەیاندا داوای کۆتایی هێنان بە تاڵانکردنی ئاسەوارە مێژوویەکانی کوردستان و گەڕانەوەیان بۆ ناوچە کوردنشینەکان کردووە و هەر جۆرە بە تاڵانبردن و دزی و قاچاق بێکردنی ئاسەوارە مێژوویەکان لە کوردستان مەحکوم کردووە و خوازیاری هەڵوێستی جدی دام و دەستگا پەیوەندیدارەکان بەم کارانە بووە. بەپێی هەواڵەکان قوربانیانی ڕووداوی هاتوچوو لە شاریشنەوە با ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە و لە ماوەی 14 ڕۆژی ڕابردوو 8 کەس لە دانیشتوانی شاریشنەوە بەهۆی ڕووداوی هاتوچوو گیانیان لەدەستداوە. ڕووداوەکانی هاتوچوو لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەگشتی بوونەتە هۆکاری گیان لە دەستدانی بەشێک لە شارومەندانی کورد لە ناوچە جیاجیەکانی کوردستان. شارەزایانی ئەو بوارە هۆکارەکانی چوونەسەرەوەی ڕووداوەکانی هاتوچوو لە کوردستان بۆ نەبوونی ڕێگاوبانی ستاندارد، گەندەڵی و نەبوونی بەڕێوەبەری پێویستی دەستگای پەیوەندیدار، نەبوونی وشیاری پێویست لە کەڵگوەرگرتنی ڕێنوێنەکانی هاتوچوو و نەبوونی پەروەردەی پێویستی شۆفیرەکان لە ئێران دەگێڕنەوە. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی هەشتی جۆزەردان کچێک بە ناوی ئامیم
خەڵکی شاری جوانڕۆ پاش ئەوەی کە لەلایەن بنەماڵەکەیەوە بە زۆر ناچاری دەکەن لەگەڵ کەسێکدا ژیانی هاوسەری پێک بێنێت دەست ئەداتە خۆکوژی. وەک شایەت حاڵان باسی دەکەن ئەم کچە هیچ جۆرە خۆشەویستیەکی بۆ کوڕەکە نەبووە و بەم پێیە ناڕەزایەتی خۆی لە بڕیاری بنەماڵەکەی دەربڕیوە. بەڵام لەگەڵ هەڵسوکەوتی توندی بنەماڵەکەی ڕوبەڕوو بووەتەوە بە خواردنی چلدانە حەبی لۆراسپان دەستی داوەتە خۆکوژی. بنەماڵەی ناوبرا و پاش ئاگاداری لەم کارەی کچەکەیان بە خێرایی دەگۆزنەوە بۆ نەخۆشخانەی شاری جوانڕۆ و بەم شێوەیە لە مەرگی حەتمی ڕزگاری دەکەن. ئەشکەوتی کەرەفتوو کە بەدەست هەڵکەندراوە لە نزیک شاری زەڕینەی هەوەتوو لە 74 کیلومتری سەقز هەڵکەوتووە. لا ڕێکەوتی بیستی ڕێبەندانی ساڵی 1381 بە ژمارەی 330 لە لیستی شوێنەوارە ملیەکانی ئێراندا تۆمار کرا. ئەم ئەشکەوتە سەرەڕای ئەوە لە هەموو بوارێکەوە مەرجەکانی تۆمارکرانی لە لیستی شوێنەوارە گرنگە مێژوویەکان لە جیهاندا هەیە تا ئێستاکە هیچ هەنگاوێک لەو پێناوەدا لەلایەن بەرپرسانی پەیوەندیدار هەڵ نەگیراوە. ئەم ئەشکەوتە لە قۆناغە جیاوازە مێژوویەکاندا بۆ کەڵگوەرگرتن و نیشتەجێبوونی مرۆڤەکان گۆڕانی بەسەردا هاتووە بە میعماریەکی شیاو لە 4 نۆهم پێکاتووە. لە نۆهمی یەکەمی ئەم ئەشکەوتە ناوی کەسێکی ڕۆژهەڵاتناس بە ناوی خانیکۆف هەڵکەندراوە کە لە ساڵی 1970 پاش سەردانی بۆ ئەم ئەشکەوتە ناوی خۆی بە شێوەی هەڵکەندرا و نووسیوە. ئیدارەی سەبتی ئەسناد و ئەملاڵ لە شاری تەورێت لە تۆی نامەیەکدا بۆ تەواوی نووسینگەکانی فرۆشتنی زەوی و مڵک ڕایگەیاندووە خۆیان ببوێرن لە فرۆشتنی هەر جۆرە زەوی و مڵکێک بە شارۆمەندانی کورد. لەم نامەدا کە بۆ نووسینگەکانی فرۆشتنی مڵک و زەوی فرۆشتووە حیزبە کوردیەکانیان بەوە تۆمەتبار کردووە کە گۆیا بەنیازن دەست بەسەر خاکی تەورێزدا بگرن. چوار شارومەندی کورد بە ناوەکانی ئارام ئەحمەدی، ئازاد ئەحمەدی و کەسێکی دیکە بە ناوی سامان و کەسی چوارەم کە ناوی ئاشکرا نەکراوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی ئێران دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواسترانەوە. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی کردە راپۆرتێکی تێر و تەسەلی سەبارەت بە بارودۆخی پەروەردە لە ئێران بڵاو کردەوە کە تێیدا دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێرانی بە سەرکوتی بێبەزەیانەی دژ بە خوێندکاران و کەسانی زانستگاکان بۆ زیاتر لە 3 دەی ڕابردوودا بە تاوانبار ناساند. لێبوردنی نێونەتەوەی دەڵێت بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی بە شێوەیەکی سیستماتی خوێندکاران و زانستگاییەکان بە بۆنەی دەربڕینی بیر و باوڕەکانیان یان چالاکی ئاشتی خوازانەکانیان دەست بەسەر و یان لە درێژەدان بە خوێندن بێبەش دەکات. دوا بە دوای شۆڕشی فەرهەنگی لە ساڵی 1359 هەزاران خوێندکار و سەدان مامۆستای چەپ لیبراڵ و ڕەخنەگری کۆماری ئیسلامی لە زانستگاکان دەرکراون. لەوە بەدواوە زانستگاکان لەژێر چاودێری شۆرای باڵای شۆڕشی فەرهەنگی بەڕێوە دەبردرێن. سیاسەتی ئیسلامیکردنی زانستگاکان یەکێکە لەو تەوەرە سەرەکیەکانی ڕەخنەکانی لێبوردنی نێونەتەوەیە. ئەم ڕێکخراوە دەڵێت زانستگاکانی ئێران جیاواز لە بەرتەسکردنەوە و سنووردارکردنەوەی بەهۆکارگەلی سیاسی بووەتە شوێنی هەڵاواردنی ڕەگەزیش. لەم راپۆرتەدا هاتووە لە ژێر چاودێری دەوڵەتی مەحموودی ئەحمەدی نژاد بەرزبوونەوەی بەردەوامی ڕێژەی بەشداری ژنان لە ناوەندە پەروەردەیە باڵاکان کە لە ساڵی 1383 زیاتر لە نیوەی خوێندکارانیان پێکدەهێنا لە ناکاو ڕاگیرا. چەندین هەوڵ بە مەبەستی پێشگرتن لە بەشداری ژنان لە کۆمەڵێک لەو خوێندکارانەی وەکو ئەندازیاری کانگا کە وەکو پیشەی پیاوە ناودەبران جێبەجێکرا و سیستمێکی پشکبەندی ڕەگەزێتیش بۆ بەرتەسکردنەوە و وەرگرتنی ڕێژەی بەشداری ژنان لە زانستگاکان دانرا. بێبەشکردن و قەدەغەکردنی بەهایان لە خوێندن لە زانستگاکانیش یەکێکی ترە لە خاڵە ئاماژە پێکراوەکانی راپۆرتەکەی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیە. راپۆرتی ئەم دوایە لەسەر بنەمای چاوپێکەوتنی لەگەڵ زیاتر لە 50 کەس لە زانیاریگەلێکی دەستی یەکەمیان سەبارەت بە زانستگاکانی ئێرانیان هەبووە ئامادە کراوە. لێبوردنی نێونەتەوەی هەروەها دەڵێت لە سەردەمی حەسەنی ڕۆحانی بارودۆخی مافی مرۆڤ لە ئێران ئێشتاکە خراپە و سەدان خوێندکار هێشتا لە پەروەردەی باڵا بێبەشن و زۆرێکیان هێشتا لە زینداندان و لە پاش هەڵبژاردننی حەسەن ڕۆحانی بۆ سەرۆک کۆماریش گرتن و دەست بەسەرکردنی هەر لە سەرەتاوە دەستی پێکرد.
لە درێژەی چەند ساڵی ڕابردوو کە هاویشتنی پارازیتەکان بۆ سەر کاناڵەکان بەگشتی و کاناڵە کوردیەکان بە تایبەتی پەرەی سندووە. بۆتە هۆی ئەوەی کە گرفتی شێلگیر ڕوبەڕووی هاوڵاتیانی شاری جوانڕۆ ببێتەوە و تەندروستی تەواوی خەڵکی ئەو شارەی خستۆتە مەترسیەوە. جێگەی ئاماژەیە لە ساڵانی ڕابردوو بە شێوەی بەردەوام بەهۆی زیاترکردنی پارازیتەکان بۆ سەر کاناڵە کوردیەکان نەخۆشینگەلی وەک بەربوونی خوێنی لووت، سەرئێشە و هەروەها کوشتن و سێختکردنی کۆرپەلەکان لەم شارە پەرە بستێنێت. ئەمە ژوای لێ کردووە کە هاوڵاتیانی ئەم شارە بخاتە بەردەم مەترسی جددی و تا ئێستاش هیچ هەوڵێک بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە لەلایەن بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکانەوە نەهاتوۆتە گۆڕێت. سەرچاوەیەکی ئاگادار کە نەیویست ناوی ئاشکرا بێت لەم بارەیەوە ڕایگەیاند. لە ساڵانی ڕابردوو پاش سەردانی بەشێکی زۆری کەسانی دووگیان و نەخۆش بۆ نەخۆشخانەی ئەو شارە بە مەبەستی پشکنین و دەستنیشانکردنی هۆکاری نەخۆشیەکانیان هۆکاری بەشی زۆری ئەو نەخۆشیانە بە تایبەتی ڕووی لە ژنانی دووگیان کردەوە بۆ ڕادەی زۆری ئەو نەخۆشیانەی بە تایبەتی ڕووی لە ژنانی دووگیان کردەوە بۆ ڕادەی زۆری پارازیتەکان و کاریگەری لەسەر کۆرپەلە و دایکانی دووگیان زانراوە و تا ئێستاش چەندین جۆری لە ناوچوون و لە دایکبوونی منداڵی سەقەت بەدیکراوە و هەر ساڵە و بە بەراورد لەگەڵ ساڵی پێشتر ئاستی ئەم نەخۆشینە زیاتر دەبێت و پەرە دەستێنێت. ئەم سەرچاوەیە لە درێژەی قسەکانیدا دەڵێت بەرپرسانی نەخۆشخانەی جوانڕۆ دەڵێن کە ئەوان بەردەوام سەرۆکی نەخۆشخانەیان لەم گرفت و مەترسی جددیە بۆ سەرچارمەندانی ئەم شارە ئاگادار کردوێتەوە کە لایەنە پەیوەندیدارەکان لەم گرفتە ئاگادار بکەنەوە. بەڵام لەم نێوانەدا دەستگا ئەمنی ئوتلاعاتیەکانی کۆماری ئیسلامی لە ئەگەری هەر جۆرە بەدواداچوون و شوێنکەوتنی ئەم بابەتە بەرپرسانی نەخۆشخانەی ئەو شاریان ئاگادار کردوێتەوە و هەڕەشەی توندیان لێکردوون. هەروەها زیادیشی کرد و وتی ئەمە شتێک نییە کە خەڵکی شار لێ بێ ئاگابن و زیاتر لە چەندین جار ڕەخنە و ناڕەزایەتیەکانیان بە بەرپرسانی پەیوەندیدار گەیشتوێتەوە و لەلایەکی تریشەوە کۆمەڵێک کەس سەردانی ئەندامانی شۆرای شاریان کردو و لە مەترسی پارازیتەکان بۆ سەر خەڵکی ئەو شارە ئاگاداریان کردوونەتەوە. بەهۆی ئەوەی کە تا ئێستاش هیچ وڵامێک بە خەڵکی ئەو شارە نەدراوەتەوە چەندین کەس ڕەخنەکانی خۆیان گەیاندوتە لای نوێنەرانی ناوچەی ئەورامانات و داوایان لێ کردووە هەرچی زووتر چارەسەرێک بۆ ئەم گرفتە بدۆزێتەوە. بەڵام تا ئێستا هیچ وڵامێک لەم بارەیەوە بە سەرۆکی هاوڵاتیان نەدراوەتەوە و خەڵکیش ئیتلاعات و هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بە بەرپرسی سەرەکی ئەم بێم هوڵام هێشتنەوە و کەم تەرخەمی لە ئاست تەندروستی و گیاننی هاوڵاتیان دەزانن. ڕۆژی دووشەمە 12 جۆزەردان کۆڵبەرێک بە ناوی ئیبراهیم ڕەسوڵی کوڕی مام خدر خەڵکی ئاوایی گردەشینانی ناوچەی نەڵێنی پیرانشار لە ئەنجامی تەقەی هێزە ئینتیزامیەکان یانی لەدەستدا. ئەم ڕووداوە لە شوێنێک بە ناوی نێرگژان ڕوویداوە. هێزە ئینتیزامیەکان بە گومانی ئەوەی ئەم کۆڵبەرە باری قاچاقی پێبووە تەقەیان لێکردووە و بەڵام پاش کوشتنی ناوبراو دەرکەوتووە کە هیچ بارێکی پێ نەبووە. بەپێی هەواڵەکان هێزە ئینتیزامیەکانی شاری مەریوان بە هاوکاری بە قیدام و دەستگاکانی دیکەی وەک بەسیج و ئەماکن و سوپای پاسداران بە شێوەی جۆراوجۆر بۆ ماوەی چەند ڕۆژ دەبێت گوشاریان بۆ سەر بازاڕیانی شار و بە تایبەتی بۆ سەر خاوەندەکەکانی ناوشاری مەریوان هێناوە کە کاتژمێر 12 شەو دابخرێن. هاوکات لەگەڵ ئەوە شەوانە بە دانانی کنترۆل لە چەند شوێنی ئەو شارە هەڕەشیان لە لاوانی ئەو شارە کردووە کە بە هیچ شێوەیەک مافی ئەوەیان نییە لە کاتژمێر 12 شەو بەولاوە لە دەرەوە بن. بەپێی هەواڵەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا بە شێوەی بەردەوام هێزە ئینتیزامیەکانی شاری کەنگاوەر سەر بە پارێزگای کرماشان دەستیان کردووە بە کۆکردنەوەی دیشی مەهوارەی ماڵەکان لەو شارەدا. ئەم هێزانە بەبێ ئەوەی هیچ مۆڵەتێکی تایبەتیان پێبێت هەڵدەکوتنە سەر ماڵی خەڵکی و لە ئەو پەڕی بێڕێزیدا دیشی مەهوارەکان کۆ دەکەنەوە. کۆکردنەوەی دیشەکانی مەهوارە لە کەنگاوەر پاش ئەوە دێت حسێن پور ئیسماعیل جێگری هاوەهەنگی کاری سپای پاسداران لە کۆبوونەوەیەکی تایبەت بە ژنانی بەسیجی مەترسی خۆی لە گەشەی ماسمیدیا و بە تایبەتی ماوارە لە شارەکانی کوردستان دەربڕیوە. ئەوەیە بە کارتێکی کوشاری وڵاتانی ڕۆژئاوایی لە دژی کۆماری ئیسلامی زانیوە و ڕاگەیاندووە کە بوونی ماهوارە لە ماڵان فەرهەنگی شەیتانی لە ئێران بنیاد دەنێت. بەپێی هەواڵێکی کەمپینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی محەممەد حوسێن ڕەزایی زیندانی سیاسی کوردی بەندکراو لە زیندانی میناب لە کاتی لێپێچینەوەکانە لە زیندانی ئیتلاعات تووشی چەندین نەخۆشی بووە و هاوکات لەگەڵ ئەوە شانی ڕاستی فەلەج بووە بەم بۆنەوە ئێستاکە لە دۆخی ناجێگیری تەندروستیدا بەسەر دەبات.
ئەم زیندانیە سیاسیە لە کاتی دەست بە سەرکردنیدا لەلایەن هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامیەوە تەقەی لێ دەکرێ و بە توندی بریندار دەبێت و پاش ئەو ڕووداوە بەرپرسانی زیندان کەم تەرخەم بوون بە نیسبەت برینداریەکەی و ئەوەش تووشی کێشەی جددی کردووە. ئەم زیندانە سیاسیە کوردە سزای 45 ساڵ زیندان و درخستنەوەی بۆ زیندانی مینە بەسەردا سەپاوە. ئەم زیندانیە سیاسیە کوردە تا ئێستاکە چەندین جار سەردانی بنکەی تەندروستی زیندانی کردو و پیان ڕاگەیاندوە کە پێویستی بە عەمەڵی جەڕاحی هەیە. بەڵام بەرپرسانی زیندان ڕێگری دەکەن و پیان ڕاگەیاندووە لە ئەگەری ڕێگەدان بە کارێکی لەو چەشنەش تێچووی عەمەلەکە دەکەوێتە سەر شانی خۆی. بەهۆی ئازاری زۆری ئەم زیندانیە بنەماڵەکەی تێچووی عەمەلەکەی بۆ دابین دەکەن، بەڵام وەک لە هەواڵەکەی کەمپین دابهاتووە بەرپرسانی زیندان پوڵەکەی دەخۆن. محەممەد حسین ڕەزایی لە جۆزەردانی ساڵی 1390 هەتاوی لە یەکێک لا گوندەکانی سەر بە پارێزگای سنە دەست بەسەر دەکرێ و سزای 45 ساڵ زیندان و درخستنەوە بۆ زیندانی مینە بەسەردا سەپاوە. بەهۆی پێڕانەگەیشتن و کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان، منداڵە برینداربووەکانی تەقینەوەی مین لە گوندی نشکاشی مەریوان ڕۆژ لە دوای ڕۆژ ئاسەواری تەقینەوەی مینەکە لەسەر جەستەیان دەردەکەوێت. پاش ئەوەی ڕێکەوتی 26 ڕەزبەری ساڵی 1392 هەتاوی حەوت منداڵی تەمەن 8 تا 12 ساڵ لە گوندی نشکاشی مەریوان تووشی ڕووداوی تەقینەوەی مین بوون لە یەکێک لەو منداڵانە بە ناوی گەشین کەریمی دەست بەجێ لا قیڕاستی پەڕی و لە ماوەی ڕابردووشدا بەهۆی ئاسەوارەکانی تەقینەوەی ئەو مینە چاو گوێشکەکەی لەدەست داوە. بەندی 21 جارنامەی گەردوونی مافی مرۆڤ لە 3 خاڵ پێداتوە. یەکەم، هەر کەسێک مافی ئەوەی هەیە لە ڕێگەی نوێنەرانێک کە ئازادانە هەڵیان دەبژێرێت لە بەڕێوەبردننی کاروباری گشتی وڵاتی خۆیدا بەشدار بێت. دووهەم، هەر کەس مافی ئەوەی هەیە لە هەلومەرجێکی وەک یەک لەگەڵ کەسانی دیکەدا پیشە گشتیەکانی وڵاتی خۆی بەدەست بێنێت. سێهەم، بڕیاری خەڵک بناغەی دەسەڵاتی حکوومەتە. ئەو بڕیارە دەبێت لە هەڵبژاردننی بێفڕوفێڵدا کە بە شێوەی دەورەی بەڕێوە دەچن خۆی دەربخا. هەڵبژاردن دەبێت گشتی بێ، بەرابەری و یەکسانی تێدا ڕەچاو بکرێت، بە دەنگی نهێنی بێ یا بە شێوەیەکی ئەوتۆ بەڕێوە بچێ کە ئازادی دەنگدان بۆ هەموو کەسێک دابین بکات. چەندین هەزار کەس لە شارە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خەریکی ئەنجامدانی کارێکن کە کۆمەڵناسی لە هیچ قاموزنامەیەک ناوی لێ نەبردووە. کۆڵبەر بە مرۆڤێک دەوترێت کە لانی کەم 100 کیلوشت بە کۆڵ هەڵدەگرێت. کۆڵبەران زۆر جار بۆ چەندین کاتژمێر کۆڵوبارەکانی سەرشانیان هەڵدەگرن، لە شوێنە سەخت و تاقەت پڕوکێنەکان دەربازی دەکەن تا ڕۆژێکی تر خۆیان و ژن و منداڵەکانیان ڕۆژگاری پێ ببانە سەر. بە هۆکاری بێکاری زۆر، بەشێکی زۆری شارۆمەندانی ناوچە کوردنشینەکان لە ڕووی ناچاریەوە بەرامبەر بە پارەیەکی کەم دەست ئەدەنە هەڵگرتنی کەلوپەلگەلێک کە زۆر جار لە 100 کیلۆش تێدەپەڕێت. هیچ دامەزراوە، ڕێکخراویان بنکەیەک بەرامبەر بەم کەسانە دەروەستیەکیان نییە و لە مەترسی گیانی، بیمەی خەساری ماڵی و گیانی و یان بیمەی بێکاری و خانەنشینی و هیتر باسێک لە ئارادا نییە. بەدەر لەمەش هەمیشە لەلایەن دەستگا ئەمنی و ئینتزامیەکان کەوتونەتە بەر کوشتن، لێدان و کوتانەوە و تەنیا سامانیشیان ئەو کۆڵەیە کە بەشانەکانیان هەڵی دەگرن و کەچی زۆر جار ئەوەشیان لێ دەشکێنن یان موسادرەی دەکەن و سزاشیان بەسەردا دەسەپێنن. کۆڵبەر ئەو توێژە لە کۆمەلگای کوردستانە کە بەهۆی نەبوونی هەلیکار، بەهۆی نەبوونی دەرفەتەکانی کار ناوەندە پیشەییەکان، بەهۆی نائاتڵانە دابشکردنی سەروەت و سامانی نەتەوەیی وڵات دەست بۆ کارهایەک ئەبەن کە نەشیاوی ئینسانە وەکو مرۆڤ دەتوانێت خواستە ئابوووریەکانی یان یازە ئابوووریەکانی هەر بنەماڵەیەکی چەند کەسی یا تاک دابین بکات. هۆکارەکانی پێکهاتن یا دروستبوونی دیاردەیەک بەناو کۆڵبەری هەڵدەگەڕێتەوە بۆ ئەم فاکتەرانەی کە ئاماژەی پێیەکەم. هەروە کە ئیشارەم پێکرد، نەبوونی عادڵانە دابشکردنی سەروەت و سامانی نەتەوەیی وڵات
و لەلایەکی ترەوە ڕوانگەی ئەمنیەتی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی هەمویان کاریگەری ئەوەی هەیە کە ناوچەیەک لە چاو ناوچەیەکی دیکە لەباری ئەقتصادیەوە دواکەوتوویەک بەخۆیەوە ببینێت. ئەم دواکەوتویە لەگەڵ خۆیدا قەیرانهای کۆمەڵایەتی فەرهەنگی و ئابووری لەگەڵ خۆیدا ڕەکێش دەکات. ڕەکێشکردنی وەها قەیرانگەلێک لەگەڵ خۆیدا دیاردەیەکی بە دیاری هێناوە بە ناو کۆڵبەری لە کۆمەلگای کوردستان و خاڵە سنووریەکانی ئێران لە ساڵانی ئەخیردا بەهۆی گوشاری ماڵی و گوشاری اقتصادی و تەنگ پێهەڵچنینی بژیوی ژیانی خێزانێک بە سەرپەرستی خانەوارەکە وای کردووە کە دەست بۆ هەر کارێک ببن بۆەوەی کە بتوان بژیوی ژیانی خۆیان بەدەست بێنن. لە ماوەی ساڵانی ئەخیردا ئەم دیاردەیە بەداخەوە لە کۆمەلگای کوردستاندا زیاتر پەرەی ئەستاندووە. هەزاران کەس لە پێناو بەدەستهێنانی بژیوی ژیانی ئاڕۆژانەی خۆی و بنەماڵەکەی واتە گیانی خۆی دەخاتە مەترسیەوە بۆی کە نانێک پەیدا بکە بۆ خۆی و بنەماڵەکەی. ئەم دیاردەیە لە ساڵانی ئەخیردا لە 13 ساڵ تا 6 ساڵ هەر لە کچان و کوڕان و ژنان و پیاوانەوە بگرێتە بە ساڵاچوانیشی لە خۆ گرتووە و کۆمەڵانی خەڵک ناچارن لە پێناو پەیداکردنی بژیوی ژیانی خۆیاندا دەست بۆ ئەم کارە خەتەرناکە پڕمەترسیە بەرن بۆەوەی کە بتوانن بژیوی ژیانی ڕۆژانەی خۆیان دەستەبەر بکەن. بێکاری و هەژاری و برسێتی و پێویستی و گرفتەکانی نەبوونی کار و پیشە ناکرێت بە هەڕەشە و فیشەک و سزا و سیمی خاڵدار و مین کۆنتڕۆڵ بکەیت. قەیرانی ئابووری دەرکەوتەکانی لە بێکاری و مەندی و گرانی و نەبوونی ژێرسازی پێویست بۆ گەشەسەندن و پیشەسازی و بەرهەمهێنان و هەروەها نەبوونی دەرفەتی کار بۆ بەشێکی زۆری هێزی کاری لاو و میان ساڵی کورد هیچ ڕێگەیەکی بێژگە لە قاچاقکردن بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان نەهێشتووەتەوە. دەسەڵاتدارانی سەرەڕۆی کۆماری ئیسلامی داهاتە لە بن نەهاتوەکانی نەوت بۆ مانەوە و بەردەوامی بە ڕژیمە سەرەڕۆکەی خۆیان بەکاردێنن و لەم ڕێگەیە هیچ ترسێکیان لە تەقاندنی فیشەک و چاندنی مین و ئستاندنی گیانی شارۆمەندانی کورد نییە. ئەو مرۆڤە تێکۆشەرانەی بە ڕەچاوکردنی تەواوی مەترسی و سەختی و نەهامەتیەکان سەرەتاییترین و بەڵگەنەویستترین پێداویستیەکانی بژێوی ژیان و گوزەرانی خۆیان و بنەماڵەکانیان دابین دەکەن. کەمپەینی نێونەتەوەیی مافی مرۆڤ ڕایگەیاند کە لە مەودای نێوان ڕەشەمەی 1390 تا گوڵانی 1391 لە پاش دەستپێکی بەرنامەی بەستنی سنوورەکان 150 نمونەی مردن و برینداربوونی کۆڵبەران لە سنوورەکانی پارێزگا کوردنشینەکان تۆمار کراوە. لە راپۆرتی کەمپەینی مافی مرۆڤ هاتووە لە 74 کەس کۆڵبەر و کاسبکار کە گیانی خۆیان لەدەستداوە 70 کەسیان لەلایەن سەربازانی دەوڵەتی سەرسنوور فیشەکیان بەرکەوتووە و گیانیان لەدەستداوە و 4 کەسیان بەهۆی تەقینەوەی مین هەراسیێنانی بەفر و سەرمای قورس گیانی خۆیان لەدەستداوە. بە پێم راپۆرتا لە نێو 76 کەس کە بریندار بوون 8 کەسیان بەهۆی تەقینەوەی مین و ئەوانی دیکە لەلایەن هێزە ئەمنیەکانی سەرسنوور بریندار کراون. ئەم ڕێژەیە تەنیا ئەو کەسانە لەخۆ دەگرێت کە کەمپەین توانیوێتی شۆناس و ناسنامە و دۆسیەکانیان بە شێوەی سربەخۆ یان لە ڕێگەی سەرچاوی باوەڕپێکراوی خۆجێیی پشتڕاست بکاتەوە. لەم راپۆرتەدا هاتووەکە ئەگەری زۆرە نمونەی زۆرتریش لەوەی کە بەدەستی ئێمە گەیشتووە بوونی هەبێت، بەڵام بەهۆی پەراوێزکەوتنی جۆگرافی و ئابووری کۆڵبەران ئەگەری زۆرە راپۆرتەکانی بەردەستی ئێمە ناتەواو بێت. تا ئێستا بەسەدان بنەماڵەی کۆڵبەری کورد بەهۆی تەقەی هێزامنیەکانی کۆماری ئیسلامی کوژرا و بریندار و کەمەندان بوون کە پاشەوەی سەردانی بنکە دادوەریەکانی کۆماری ئیسلامیان کردووە لە بڕی بابەت لقی دادوەری کۆماری ئیسلامی لە ڕێگەی دواخستنی کۆبوونەوەی دادگاکان بەکردەوە لە بەدواداچوونی ئەو سکاڵایەی کە دژ بە بکوژان و تاوانباران تۆمارکراوە خۆیان بواردووە. لە بابەتگەلێکی تریش بەرپرسانی کۆماری ئیسلامی هیچ کات وەڵامێکیان بە بنەماڵەی ئەم کەسانە نەداوەتەوە. توێژی کۆڵبەر لە کۆمەلگای کوردستان لەگەڵ چەندین مەترسی بەرەڕوو دەبنەوە. یەکەمین مەترسی ئەوەیە کە مینە چێندراوەکانی سەردەمی شەڕی عێراق و ئێران، دوو مەترسی تەقەی هێزە نظامی و ئینتیزامیەکانی کۆماری ئیسلامی، سێهەم سیستەمی قەزایی کۆماری ئیسلامیە. لە ماوەی ساڵانی ئەخیردا ساڵانە
سەدان کەس لە خاڵە سنووریەکان چ بەهۆی تەقەی هێزە ئینتزامیەکان چ بەهۆی تەقینەوەی مینی چێندرا و گیانیان لە دەست ئەدەن یا ئەوەی کە کەم ئەندام دەبن. بەهۆی ناسەر بەخۆبوونی سیستمی قەزایی کۆماری ئیسلامی لەلایەک و بەهۆی هێژمۆنی هێز و ئۆرگان و ناوەندە ئەمنیەتیەکانی وەکو سپای پاسداران، وەزارەتی ئیتلاعات و باقی ناوەندە سەرکوتگەرەکانی ڕژیم بەسەر سیستمی قەزایی کۆماری ئیسلامیدا ئێمە شاهد ئەوە بووین کە لە ساڵانی ئەخیردا ئەو کەسانەی کە لەلایەن هێزە نظامی و ئینتزامیەکانەوە کوژراون بەبێ ئەوەی کە هیچ کەیسێکی قەزاییان بۆ دروست بکرێ، بەبێ ئەوەی کە هیچ بەدواداچوونێکی ڕێگە پێدراو لەلایەن بنەماڵەکەیەوە بۆی دابین کرابێت یا ئەوەی کە وەکیل و پارێزەرێکی بۆ تەرخان کرابێت، هەموو ئەو کەیس و پەروەندانە مەختومە کراون. ئەوش ئەوەی کە ئۆرگانە قەزاییەکانی کۆماری ئیسلامی بە پاساوی هێنانەوە بۆ ئەوەی کە ئەمە کاڵای قاچاخە یا کاڵای هاوردەیە یا لەباری شەرعیەوە بە حرامی دەزانن، هەموو ئەوانە کاریگەریان بووە لەسەر مەختومەکردنی پەروەندەی و کەسانە. ئەمە لە کاتێکدایە بە پێی یاسای بنەڕەتی خودی کۆماری ئیسلامیش لە زمانێکە تۆتوانی چەک بەکاربێنی کە یەکەم ئەم خەڵانە ڕەچاو بکەیت، ئەوەی کە ئاگادارکردنەوەی کە ئیس بدەی لەو کەسەی کە ئەتەوێت ڕایگری بۆەوەی کە کۆنتترۆلی کە یاوەی کە بازی دێ بکەیت. خاڵی دووهەم تەقەی هەواییکردنە بۆ ئەوەی کە ئاگاداری کەی تۆ کە کەسی ناوبراو یا کەسی پەیوەندیدار بوەستێت. خاڵی سێهەم ئەوەیە کە لە کەمەر بەرەو خوار تەقەی لێ بکرێت. بەڵام لە مەواردی ساڵانی ئەخیردا ئێمە بینیمانە تەقە لە کەمەر بەرەو ژوور کراوە لە کۆڵبەران و کاسبکارانی سەر سنوور، تەقە لە مێشکی کەسەکان کراوە. ئەمە لەلایەکی تریشەوە خۆ دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی هێز و ناوەندە ئەمنیەتەکانی ڕژیم لە ناوخۆی شارەکانی کوردستان وەکو ساقێز، وەکو بانە، بۆکان، پیرانشار، نەغەدە، مەهاباد لەسەر شەقامەکان تەقەیان لە کاسبکاران کردووە بیانی ئەوەی کە هاوردەی کەلوپەلی قاچاق دەکەن. دیارە بەهۆی ئەو ڕوانگە ئەمنیەتیەی کە ئاماژەمان پێدا، بەهۆی ئەو سیاست و تەرح و پیلانەی کۆماری ئیسلامی بۆ سەرکوتی کۆمەڵانی خەڵکی کوردستان، کەڵک لە هەر چەشنە ئامێر و وەسیلەیەکی سەرکوت دەگرێت بۆەوەی کە هێژمونی خۆی بەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستانی چ لەباری سیاسیەوە، چ لەباری کۆمەڵایەتیەوە، چ لەباری فەرەنگیەوە، چ لەباری ئابوووریەوە دابنێت. بە پێی یاسای بنەڕەتی ئێران یەکێک لە ئەرکەکانی دەوڵەت ڕەخساندنی دەرفەتی کار بۆ خەڵکە. لە بەندی 28 یاسای بنەڕەتی هاتووە ئەرکی دەوڵەتە کە بە لە بەرچاوگرتنی پێداویستەکانی کۆمەلگا بە پیشە و کارگەلی جیاواز بۆ تەواوی کەسەکان دەرفەتی کار و هەلی یەکسان بۆ پیشە و کاری جیاواز بڕەخسێنن. لە ڕاگەیەندراوی جیهانی مافی مرۆڤیش پیشە و کار لە بەرچاو گیراوە و لە بەندی 23 ئەم جارنامەیە هاتووەکە هەر مرۆڤێک مافی ئەوەی هەیە کە خاوەن پیشەیەک بێت و ئازادانە پیشەی خۆی هەڵبژێرێت، هەلومەرجی کاری یەکسانی لە بەردەمدا بێت و شایانی پاڵپشتی لە هەمبەر بێکاریە. ئێستاکە ئەم پرسیارە دێتارەوە کە بەپێی یاسای بنەڕەتی ئێران یان جارنامەی گەردوونی مافی مرۆڤ دەرفەتی کار و پیشەی یەکسان بۆ شارۆمەندانی کورد لە ئارا بووە، ئایا لە هەمبەر بێکاری پاڵپشتی دەکرێن؟ ئایا دەرفەتی کاری یەکسانیان لە بەردەمدایە؟ ئایا ئەگەری هەڵبژاردننی پیشەیەک بوونی هەیە یان زۆربەی خەڵکی کوردستان لە ڕووی ناچاریەوە ڕوو ئەکەنەوە ئاوا پیشەیەکی سەخت و تااقەت پڕوکێن و مەترسیدار؟ چاوخشاندنێک بە ئاماری ئابووری لە دەڤەرە کوردنشینەکان پیشانی دەدات کە کۆڵبەری پیشەیەکی هەڵبژێردراو نییە، بەڵکو لە ڕووی ناچاریەوەیە و ئەگەر بێت و ئەگەری هەڵبژاردننی پیشەگەلێکی تر لە کوردستان لە ئارادا بێت، بێگومان زۆربەی کۆڵبەران ڕوو ئەکەنە ئەو پیشانە. جیاواز لەمەش بەراوردێکی پێوەرەکانی گەشەسەندنی ئابووری پارێزگا کوردنشینەکان لەگەڵ ناوچەکانی تر باز لە نایەکسانی لە بابەتی سەرمایەدانان و کەمتەرخەمی و بێبایەخی دەوڵەت لە ئاست ناوچە کوردنشینەکان دەکات. بۆ نمونە لە پێوەرگەلی جۆراوجۆری ئابووری، کۆمەڵایەتی و کولتوری لە پلەگەلی خواری پارێزگاکانی ئێراندایە وەکو پێوەرێکی کلیلی ئەکرێت ئاماژە بە داهاتی سەرانە بکەین کە بەپێی ئەنجامەکانی ژمێریاریە ناوچەیەکانی ساڵی 1385 ڕادەی داهاتی سەرانەی پارێزگای سنا
1,570,000 تمەن لە ساڵدا بووە لە حاڵێکدا نێوانجی وڵاتیەکەی نزیک 3,380,000 تمەن بووە. بەم پێەیە داهاتی سەرانەی ئەم پارێزگایە تەنیا نزیکەی 46.4 لە سەدی داهاتی سەرانەی نێوانجی تەواوی ئێرانە و لەم ڕووەوە ئەم پێوەرە ئەم پارێزگایە پلەی 29 لە تەواوی ئێرانی بەرکەوتووە. لە لایەکی ترەوە پشکی پارێزگای سنا لە تەواوی بەرهەمی نەپاڵێوراوی ناوخۆی ئێران لە ساڵی 1385 تەنیا نزیکەی 0.95 لە سەد واتە کەمتر لە 1 لە سەدیش بووە. لە بواری پلەبەندیەوە پلەی 23 لە تەواوی ئێران بەرکەوتووە و بەپێی ئامارەکان پارێزگای سنا لە کۆتایی ساڵی 1388 نزیکەی 27 لە سەد ڕێگەی سەرەکی و فەرعی و گوندی هەبووە کە نێوانجی وڵاتیەکەی لە بابەتی بوونی ئەم خزمەتگوزاریە بەرامبەرە لەگەڵ 56 لە سەد کە لەم بابەتەوە پارێزگای سنا پلەی 29 لە تەواوی ئێران بەرکەوتووە. سەرەتا ئاماژە بە دەرکەوتە و کاریگەری خراپەکانی دیاردەی کۆڵبەری لە کۆمەلگای کوردستان دەکەم. دیاردەی کۆڵبەری چەندین کاریگەری منفی هەیە لەسەر کۆمەلگای کوردستان کە ئەتوانین لە چەند خاڵدا پۆلەنبەندی بکەین. یەکەم لەباری دەرونیەوە تاکی کۆڵبەر لەباری دەرونیەوە بە حکمی ئەوەی کە لە خاڵە سنووریەکان لەلایەن هێز و ئۆرگان و ناوەندە ئەمنیەتەکانەوە سوکایەتیان پێدەکرێت ساڵهای ساڵ ئەو سوکایەتیە کاریگەری و نەرێنی و منفی خۆی لەسەر ڕۆح و دەرونی تاکی کۆڵبەر ساڵهای ساڵ دادەنێت. دووهەم لەباری جەستەییەوەیە ئێمە بینیمانەگە لە ساڵانی ئەخیردا بەهۆی تەقینەوەی مین بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە نظامی و ئینتزامیەکان تاکی کۆڵبەر چاوی لە دەستداوە دەستی لە دەستداوە لاقی لە دەستداوە یا بە جۆرێک بووە کە قەت ئەنوخا کراوە کە ئێستا لەو پەڕی هەژاریدا بەسەر دەبا کە هیچ کەسێک یا هیچ ئۆرگان و ناوەندێک ڕوویەکی تێنەکردو بۆی کە لەباری ئابوووریەوە یارمەتیەکی بدا کە ئەمەش ئەو بنەماڵانەی تووشی قەیران کردووە. خاڵی سێهەم لەباری کۆمەڵایەتیەوەیە ئەو کەسانەی کە کوژراون لە ساڵانی ئەخیردا بەشێکی زۆریان خاوەن ژن و منداڵ بوون. پاش کوژرانی سەرپەرستی خانەوادەکەیان کە کۆڵبەرێکی کاسبکار بووە کاتی وا بووە خاوەنی 5 سەر خێزان بووە 4 کەس خێزان بووە پاش مردنی خۆی هیچ کەسێک یا هیچ ئۆرگانێک بە هەمان شێوەی پێشوو لەباری ماڵی و لەباری ئابوووریەوە یارمەتی نەکردووە بە هەمان شێوەش ئەو بنەماڵات تووشی هەژاری هاتوون و خوێندکارانی ئەو بنەماڵان ناچار کراون وەکو باوکیان بەرەو دیاردەی کۆڵبەری بڕۆن و تەرکی تەحسیل بکەن. لێرەدا دەبێ ئاماژە بە خاڵێکی گرنگ بکەین ئەوەی کە کۆماری ئیسلامی بەهۆی سیاسەتی بە ئەمنیەتیکردنی کوردستان هەوڵی داوە لە ڕێگای نەبوونی دەرفەتی کار نەبوونی عادڵانە دابشکردنی ئەو سەروەت و سامانەتەوەیە ڕێگا بۆ دیاردەی بەسیجگیری بگرێت بۆ ئەوەی کە ئەو بنەماڵە هەژارانە بەرەو لای خۆی ڕابکێشێ و لەو ڕێگایەوە پژیوی ژیانی خۆیان دابین بکەن. بەڵام دەبێت کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبێت زۆر چاوکراوە و وشیار و ئاگادار بن کە نەکەونە داوی وەها پیلانگەلێک و لێرەدا ئەرکی چالاکانی مەدەنی چالاکانی کۆمەڵایەتی و چالاکانی سیاسی ئەوەیە کە ئێمە لە ساڵانی ڕابردوودا لە شارەکانی کوردستان چەندین نمونەی خەباتی مەدەنی و جەماوەریمان بینیوە لە مێژووی هاوچەرخی کوردستاندا هەر لە تەحەسن و مانگرتنەکەی هاوینی 84 سەتاسەری کوردستان و هەروەها تەحەسنی 5 ڕۆژەی خەڵکی شاری مەریوان و هەروەها ئاخرین مەوریدیان تەحەسن و مانگرتنی خەڵکی شاری ڕەوانسەر و کرماشان و ناوچەکانی هەورامانات بوو بۆ ڕاگرتنی کاتی ئیعدامکردنی ئەو شارۆمەندە ڕەوانسەریە کە هەتا ئێستا پێشیان بە ئیعدامکردنی گرتووە. هاوخەباتی و هاودڵی و هاوکاریکردنی چالاکانی سیاسی و مەدەنی ناوخۆی کوردستان هاوتەریب لەگەڵ چالاکانی دەرەوەی وڵات ڕێکخراوەکانی پارێزەری مافەکانی مرۆڤ ئۆپۆزیسیۆنی کوردی و ئێرانی بەگشتی دەتوانن پاڵنەر و
وزە بەخش بن بۆ ئەوەی کە هێزی جەماوەر زیاترکەن هێزی جەماوەر ببزوێن بەرامبەر بە دیکتاتۆریەت و سەرڕۆیی و کوشت و کوشتاری کۆمەڵانی خەڵک بە تایبەت توێژی کۆڵبەر لە کۆمەلگای کوردستاندا. بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ وەها قەیرانێک و وەها کێشەیەکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری لە کۆمەلگای کوردستاندا دەبێت ئیشارە بە چەند خەڵ بکەین. یەکێکەوەی کە گۆڕینی سیستمی ئەمنیەتی، گۆڕینی سیستمی قەزایی، گۆڕینی سیستمی خودی کۆماری ئیسلامی وەکو سیستمی بەڕێوەبەری زاڵ بەسەر ئێران و کوردستاندا و هەروەها هەوڵدان بۆ دەستەبەرکردنی یاسایەکی دیموکراتیک، هەوڵدان بۆ دەستەبەرکردنی حکوومەتێکی دیموکراتیک، هەوڵدان بۆ دەسەڵات و سیستمێکی قەزایی کە پارێزەری مافەکانی مرۆڤ بێ کە بتوانێ ڕەچاوکەری بنەما و پێوانە و معیارەکانی کۆمەلگایەکی ئینسانی بێت. لێرەدا ئەگەر تاکێکی کۆڵبەر دەکوژرێت تەنیا کێشە یەک بنەماڵە نییە، کێشەی کۆمەلگایە. ئەمڕۆ لە تاکێکە لە شاری پاواس بەی کێشەی تاکێکی دیکەیە لە خۆی و سەڵماس و ماکۆ و باقی خاڵە سنووریەکانی کۆمەلگای کوردستان کەوایە ئەمە عەزمی نەتەوەیی گەرەکە یا بەواتایەک عەزمی ملی گەرەکە بۆ ئەوەی کە بتوانین چارەسەری وەها قەیرانە بکەین و هەڵ بدەین کە ئەو گرفتە ئابووریە سیاسی کەزاڵە بەسەر کوردستاندا لە ڕێگای خەباتێکی هەمەلایەنە و جەماوەریەوە چارەسەر بکرێت. بەڵام لە چوارچێوەی یاسا و ڕێساکانی کۆماری ئیسلامی و لە چوارچێوەی عەقڵیەتی نظامی توتالیتاری کۆماری ئیسلامی ناتوانرین وەها میکانیزم و وەها سیستمێکی سەردەمیانە ڕەچاو بکرێت کەوایە دەبێت هەوڵ و خەباتی جەماوەری لە پێناو ئەڕووخانی دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامی بەسەر کۆمەلگای کوردستان و ئێراندا هەمومان هەوڵی ئەوە بدەین چ بە چالاکانی ناوخۆ، چالاکانی سیاسی و مەدەنی و ئۆپۆزیسیۆنی کوردی و سەراسەری لە ئێراندا.